ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بابەتی بەرنامەی ئەمڕۆکەمان دەربارەی وڵاتی نێپاڵ. لەم پەیوەندیەدا نووسینێکمان بۆ ئامادەکردوون لە بەڕێز ئەنوەر نەجمەدین. لەم بابەتە نووسراوەیەکی هەیە بە سەردێڕی ئاگرەکەی نێپاڵ بە هەموو جیهاندا دەسوڕێتەوە و بەم شێوەیە دەست پێکاتۆڵێ سیستمی سیاسی نێپاڵ لەسەر بنەمای دیمۆکراسیە، فرەحیزبی و هەڵبژاردننی هەیە. ئەو حیزبەشی تیایدا دەسەڵاتدار بۆ حیزبی شیوعی نێپاڵ واتە مارکسیست لێنینیستی یەکگرتوو بوو. لە وڵاتە بەدەیان حیزبی شیوعی و مارکسی لێنینی بوونیان هەیە و زۆرینەشیان لە ماوئیزمەوە سەرچاوە دەگرن. کریشنا خاناڵ مامۆستای زانستە سیاسیەکان لە ساڵی 2022 زاینیدا وا دەنووسێت سیاست لێرە تەنها سەودا و مامەڵەیە. لە نێپاڵ تاکە هێزێکی کۆمۆنیستی ڕاستەقینە بوونی نییە، سەرەڕای زۆری ژمارەی حیزبە کۆمۆنیستەکان. ئەمانە کاتێک چوونەتە سەر تەختی عەرش خاوەنی ئانەیەک نەبوون، ئێستا ئەرز و ئاسمانیان لەسەر خۆیان تاپۆ کردووە. لە نێپاڵ دینەمۆی ڕاپەڕینەکانم بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری بوو. ئەو ڕێژەی لە سێبەری حیزبی شیوعیدا لە شارە گەورەکاندا دەگاتە سەر و 30% و لە نێو گوندنشینانیشدا 24%. دژی ئەم کۆمۆنیستانەش کە هەمیشە لە دەسەڵات و لە پاڵ حیزبە دەسەڵاتدارەکاندا خۆیان حەشارداوە و بە ناوی چینی پرۆلیتاریاوە لەسەر امتیازەکانی دەسەڵات داحەوێنەوە لە هەموو شوێنێکیش هەروەک نێپاڵ لەژێر هەڕەشەی جەماوەری پرۆلیتاریای برسی و تووڕەدا. ئەو حیزبانەی لەگەڵ دوژمنانی پرۆلیتارە هەژارەکاندا قۆڵ بە قۆڵ یاری بەو چینە هەژار و بەرژەوەندیەکانی و چارەنووسی دەکەن بە مەبەستی زیاتر سوکردن و ڕسواکردنی سۆشیالیزم و کۆمۆنیزم. بەڵام ئەوانە وەک کارل مارکس دەڵێت لە هەژاریدا هیچ نابینن هەژاری نەبێت. ئیتر بەبێ ئەوەی لایەنە شۆڕژگەڕیەکەشی ببینن، ئەو لایەنە ڕوخێنەرەی کۆمەلگای کۆن هەڵدەیگەڕێتەوە. هەژاری فەلسەفەیە. ئەم تراژیدیا کۆمێدیە بە تەواوی دەیسەلمێنێت کە سۆسیالیزم کۆمۆنیزم بوونی نییە لە سیستمێکی هەرەوەرزکاری کۆمۆنەییدا نەبێت. ئیتر بە هەموو حیزبە شیوعیەکانی نێپاڵ و وای نیشان بدەن گوایە سۆسیالیزم و کۆمۆنیزم دەسەڵاتە پیرۆزەکەی ئەوانە. لە نێپاڵ گڕی ئاگری بارگای پارلەمان و خانووی سەرۆک و بەرپرسان دەچێت بە ئاسماندا. مەڵک و ماڵیان داگیر دەکرێت، شکۆی دەسەڵات دەشکێنرێت. وەزیرەکان بەڕووتی بەدەست ڕاپەڕین خوازانەوە بە شەقامەکاندا ڕادەکێشیان. ئەوەیە دیاردەی هاوچەرخ. یاساشکێنی خستنە ژێرپەی دەستور، ئەو دەستورەی مافی بەهەشتی داوە بە دەسەڵاتداران و سەرمایەدارە هاوبەشەکانیان و مافی دۆزەخیشی بۆ چینە پرۆلیتاریە هەژار و بەشمەینەتەکە دیاری کردووە. ئەو دەستورەی ناز و نیعمەت و تەلاری ڕووناک و بەرزی بە سەرمایەداران و دەسەڵاتداران بەخشیوە و خانۆچکەیەشی بە هەژارانە بۆ هەژارانە داوە کە جیهانیان بارەقەی ناوچاوانی خۆیان دروست کردووە. ئەو دەستورەی مافی سەروەریەتی بۆ چینە حکومدار و خاوەن سەرمایەکە دیاری دەکات و مافی ملکەچیشی بە چینی هەژار داوە. تا ئەو دەستورە ڕۆژ بە ڕۆژ بە گڕیا گرێک دەسووتێنرێت کە تا دێت لە ژێر زەبری قەیرانە ئابوووریەکاندا لە هەموو شوێنێک هەڵدەگیرسێت. گڕیە واگرا بە جیهاندا دەسوڕێتەوە و درانگی یازوو هەموو کۆشک و تەلارە بەرزەکان دەگرێتەوە. ئەوەیش دەرسێکە بۆ چینە هەژارەکە کە لە هەموو شوێنێک بە هێرشی ڕاستەوخۆ بۆ سەر بەرژەوەندیەکانیان ئیرادەی دەسەڵات ملکەچی ئیرادەی چینە شۆڕژگێڕەکە دەبێت. هەر حیزبێکیش بە هەر بیانوویەک داوای هێوربوونەوەی ئەو چینە شۆڕژگێڕە دەکات، ئەوە بەبێ هیچ و گومانێک بەشێکە لە دەسەڵات. ئیتر گرنگ نییە و حیزبە لەسەر پەڕۆسوور و زەردەکانیان سەوز و شینەکەی دەنووسێت، دەبێت ئاسایش بپارێزێت. Bakır başı roza bu, ateşe ar geçer.
لە ڕاستە خیرەتە گەلەکە عشقان هیلیا زۆر دەستە ژە ئەسپێ چەندەکە ئازاتکە وەلاتە ژە ئاخر عشقەکە بۆتان سەرحەد و خەلسۆ کێدا دەستی ڕێچەکە هیچی یایە زەن ڕۆسەن تەبر و ڕستنەکە ئاڵێ دەسم پەڕهڵان لەوارە ئەرگەکە هیچی یایە زەن ڕۆسەن تەبر و ڕستنەکە ئاڵێ دەسم پەڕهڵان لەوارە ئەرگەکە بینەرانی خۆشەویست بابەتی دووەمی بەرنامەیە ئەمڕۆمان دەربارەی وڵاتی قەتەرە دەربارەی لێدانی دۆحا ئەم لێدانە چی بوو چۆن بوو و بۆچی بوو مەسەردێڕی نووسینی دکتۆر سەردار عەزیزە دەڵێت ڕۆژی حەوتی مانگ دۆناڵد ترامپ لە پلاتفۆرمی ترۆس نووسی ئیسرائیل بە داواکاریەکانی من ڕازی بووە ئێستا دەبێت حەماسیش ڕازی بێت ئاگاداری حەماسم کردوێتەوە بە دەرەنجامی قبوڵ نەکردنیەوە ئەمە دوایین ئاگادارکردنەوەمە ئەمە نیشانەیەوە بوو کە پرۆسەیەک لە ژێرەوە لە ئارادایە قەتەریەکان نێوەندیر بوون حەماسیان لێ ئاگادار کردبووەوە سەرکردەکانی حەماس کە هەندێکیان لە تورکیا سەفەریان بۆ دۆحا کردبوو بە مەبەستی کۆبوونەوە لەسەر ئەو پرسە ڕۆژی سێشەممە لەو شۆخەیە لە وادی ڕەزوان نزیک بە باڵوێزخانەی عێراق و ڕووسیا لە باڵەخانەیەکی نوێدا کە ساڵی 2022 زاینی دروستکراوە سەرکردەکانی حەماس لەوێ کرانە ئامانج ئیسرائیلیەکان دەڵێن هەمان جێگایە کە پاش هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل نوێژ و ئاهەنگی سەرکەوتنیان تیادا ساز کرد لێدانەکە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ ڕوویدا ئایا قەتەریەکان ئاگادار بوون؟ بە هەموو لۆجیکێک قەتەریەکان ئاگادار بوون هەروەها ئاگاداری ئیسرائیلیەکانیش بوون چونکە چەند کاتژمێر پێشەوەی دەبوو بۆ 12 فڕۆکە ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە بە درێژایی 1800 کیلومتر بفڕن بۆ دۆحا فڕۆکەی سیخڕی ئیسرائیلی بە ئاسمانی شارەکەەوە بۆ وا قەتەریەکان بە ئەمریکیەکان لەلایەن ئەمریکیەکانەوە لێ ئاگادار بوونەتەوە ئەگەرەوانەی کە دەبوو بکرێتە ئامانج نەکرابنە ئامانج دیسانەوە بەڵگەیە کە بە چەند خولەکێکی کەم لەو شوێنە دەرکراون کە دیسانەوە بەڵگەیە بۆ هەبوونی ئاگاداری ئایا ئەمریکا ئاگادار بوو؟ لێرەدا سێشت هەیە سروشتی عەمەلی پەیوەندیەکان و ڕۆڵەکان سروشتی عەمەلیەکە وەها دەخوازێت کە هەردوو لە ئەمریکا و قەتەر خۆیان لەو شتە بەدوور بگرن هەتا پەیوەندیەکانیان کێشەی تێنەکەوێت چونکە ڕۆڵەکانیان وەها دەخوازێت بەم پێوەک دەزانرێت ڕۆژی دووشەممە ڕاوێژکاری نزیکی نێتانیاهۆ ڕۆن درێمەر لە شاری مەیامی لەگەڵ هەریەکە لە ستێف ویتکۆف و جارید کۆشنەردا کۆبووتەوە دیارە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە هەر سێکیان یەهودین نێتانیاهۆ و کۆشنەر هێندە نزیکن کە نێتانیاهۆ زۆرجار لە ئەمریکا لە ماڵی ئەوان دەبێنێتەوە بەڵام دەڵێن ڕاوێژکارەکەی نێتانیاهۆ ئەوانی ئاگادار نەکردووە ڕێککەوتنەکە چی بوو؟ ڕەشنووسی ڕێککەوتنەکە وەها بوو کە لە ڕۆژی یەکەمدا هەموو بارمتەکان ڕزگار بکرێن لە بەرامبەردا ئیسرائیل 1000 فەلەستینی ئازاد بکات ڕۆژی دووهەم پرۆسەی بنیادنانەوەی غەزە دەست پێ بکات کە ترامپ خۆی بەشدار دەبێت تیایدا ئێستا با بزانین لێدانەکە چۆن بوو ئیسرائیلیەکان لەوە ئاگادار بوون کە دەبێت بە تەواوی تەنها ئەو جێگەیە بپێکن هەتا دوای بڵێن هێرشەکە یەک ئامانجی هەبوو پێکایی و هیچ زیانێکیشی نەبوو بۆیە زانیاری سیخڕی ورد زۆر پێویست بووە لە کاتی بوونی کەسەکان لەوێ سروشتی جێگاکە واگەر بەرکەوتنی ئەوانی تر و زۆر بواری تر پێویست بووە ئەمەش وەها دەکات کە گومانیەوە بکەین کە هەردوو سیخڕی مرۆیی و تەکنۆلۆژی بە چڕیتیایدا بەشدار بوون و دیارە ڕەنگە قەتەریەکان کەمێک بێخەم بوو بن چونکە پەیمانی ئەوەیان پێدرا بوو کە هێرش نەکرێتە سەر شاندی حەماس لە قەتەر ڕەنگە ئەمەش لە
گلەیەکەی کۆشکی سپیدا دەرکەوێت کە نیگەران نییە بەرامبەر لێدانی حەماس، بەڵام نیگەرانە لە شوێنەکە کە مانای وهایە ئەوە جۆرێک بۆ لە ڕێکەوتن بەڵام سەرپێچی کراوە. ئیسرائیلیەکان خۆیان باوەڕێک پێکەوەی بەستوونەوە، ئەگینا خەڵکی زۆر جیاوازن لە ناو خۆیان، ئەمەش وەها دەکات کە باوەڕ لای ئەوان پێگەیەکی جیاوازتری هەبێت. لەمڕۆوە کاتێک دەبینن نەیارەکانیان شەڕەکانیان وەک بەشێک لە باوەڕیان دەکەن، وهای دەبینن کە شەڕێکی ئەزەلیە، بۆیە هەستکردن بە سەرکەوتن زۆر ئەستەمە لەلایەن. ملهوڕبوونی حەماس وەهای کرد کە زیاتر و زیاتر سوور بن لەسەر هێرشەکانیان. ئەم دۆخە زیاتر چڕ بۆتەوە لە کاتێکدا ئێرانیش وڵاتێکی لێدراوە بەڵام نەڕووخاوە. کاریگەریەکانی قەتەر بوو بە حوتەمین وڵاتی لێدرا و پاش هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل، بەڵام قەتەریەکان جگەل لە پرتەوبۆڵە هیچی تر ناکەن. نووسەر لە درێژەدا دەڵێت جارێکیان نەوشیروان مستەفا پێی وتم کە یەکێتی و پارتی پەکەکە دەبینن وەها خۆیان نیشان دەدەن کە دۆستیان، کاتێکیش تورکەکان دەبینن خۆیان وەها پیشان دەدەن کە ئەوان دۆستیان. قەتەریش هەمان یاری دەکات، بەڵام بۆ ئامانجی خۆی. ئیسرائیل خەمی نییە چونکە قەتەریەکان بۆیە دۆستی ئیسرائیلن چونکە بەهێزن. ئێستا کە لێیان داون بەهێزترن، بۆیە زیاتر دۆستیان دەبن. دەرەنجام ئیسرائیلیەکان دەیانەوێت ئەوە بچەسپێنن کە هیچ بەربەس و ڕێگریەک نییە لە بەردەمیاندا بۆ ئەنجامدانی هەر پلانێک لە ناوچەکەدا. ئێستا ئەوە بتوانێت بەرگری بکات لە ناوچەکەدا تەنیا تورکیای، بەڵام تورک ڕاستەوخۆ خۆیان ناخەنەوە دۆخەوە. شقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تەوێڵم ڕێی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەمادە ژینای چاوجوان ئەگریجت لەسەر کوڵمت بالادە ژینای چاوجوان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئەورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بالادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بالادە لە چەکلادە بەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتێکی تری بەرنامەیە ئەمڕۆکەمان دەربارەی تونند و تیژی خێزانیە و هۆکار و کاریگەریە خراپەکانی کە لە ئامادەکردنی شەنگە بە هێڤیە.
سەرەڕای هەموو ڕێنماییەکانی هۆشیارکردنەوە و پێشکەوتنەکانی کۆمەڵگەشت لە بوارە جیاوازەکاندا هێشتا توندوتیژی خێزانی لە هەرێمی کوردستان بەردەوامە. پسپۆڕێکی دەرونی دەڵێت بێکاری و قەیرانی دارایی و جیاوازی چینایەتی لە ئێستادا هۆکارێکی سەرەکی بەردەوامبوونی توندوتیژی خێزانیە لە کوردستاندا. کۆساری تەمەن 35 ساڵ باس لەوە دەکات لەوەتەی هاوسەرگیری کردووە ڕووبەڕووی توندوتیژی و سوکایەتی بۆتەوە. ئەو بە ئاوێنەی وت ڕۆژێک لە ژیانی هاوسەریمدا هەستم بە ئاسوودەی ڕاستەقینە نەکردووە، هەمیشە لە دڵاڕاوکێ و فشاردا بوو. هاوسەرەکەم خەریکی کرێکاریە، هەر کاتێک ئیشی دەست نەکەوێ داخەکەی بێمە دەڕێژێ و نازانم تا ئێستا چۆن بەرگەم گرتووە. وتیشی چەند جارێک سکاڵای دۆخی خۆم کردووە لە لای خێزانەکەم و باوکم کە هاوسەرەکەم بەرامبەر من و دوو مناڵەکەشم ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت، بەڵام باوکو دایکم نەیانهێشتووە داوای جیابوونەوە بکەم و بەم حاڵەوە بەردەوامم لەم ژیانە. خێزانی کۆسار نمونەیەکە لە هەزاران خێزان لە هەرێمی کوردستاندا کە بەهۆی قەیرانی دارایی و بێکاری و جیاوازی چینایەتیەوە توندوتیژی و ئازاری چەشتووە و ژیانی ئاژاوی تێکەوتووە. هۆکارەکانی توندوتیژی خێزانی لە زمان دکتۆر هەژار عوسمانەوە پزیشکی دەرونی باسی هۆکارەکانی توندوتیژی خێزانی بۆ ماڵپەڕی ئاوێنەی کردووە و وتێتی لە ناو کۆمەڵی کوردستاندا نائارامی و گرژی و هەڵچوون و تووڕەی و توندوتیژی وەک ڤایرۆسێکی نەخۆشخەر تەشەنەی کردووە بەناو هەموو خەڵکدا بڵاو بووەتەوە و هۆکارەکانیشی زۆرن. بۆ نمونە لە کوردستاندا ڕاستە کە شەڕ لە ئارادانیە، بەڵام نائاشتیەکی سیاسی ڕاستەقینە، نائاشتیەکی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا بوونی هەیە و هێشتا ئاشتی دروست نەبووە. دیاردەی چەک هەڵگرتن زۆر بڵاوە و لە کاتی کێشەکاندا لە بەردەستدایە و خێرا پەنای بۆ دەبردێ. وتیشی کە بێکاری و سستی بازار و هەژاری لەلایەک و بوونی ناڕەوای توێژێکی بچووکی فرە ملیۆنەر و فرە ملیاردێر لەلایەکی ترەوە بۆتە هۆی ناڕازیبوونی زۆربەی خەڵکی کوردستان. زۆر جار ناڕازیبوون و تووڕەی خەڵک لەم دەسەڵاتە دەگوازرێتەوە بۆ سەر تاکەکانی کۆمەلگا و بۆ ناو خێزانەکان لە یەکتر، چونکە کولتوری گوێگرتن لە یەکتری و لێبوردن و پەنابردن بۆ وتوێژی ئارام و هاوسەنگ لە نێوان ئەندامانی خێزاندا لە کاتی جیاوازی و ناکۆکی کللتورێکی زۆر لاوازە و زۆر کەس هەر فێری نەبووە و نایزانێ. هەروەها هەر لەمبارەیەوە دکتۆر هەژار ئاماژە بەوە دەکات نەخۆشی دەرونی هۆیەکی تری شەڕ و شۆڕ و دەستوەشاندنی تاکەکانە. ئەو دەڵێت بۆ نمونە ئەندامێکی خێزانێک کە زۆربەی کاتەکان پیاوە بەردەوام لەسەر سادەترین کێشە و جیاوازی ناو خێزانەکە هەڵدەچێت و تووڕە دەبێت، وەک فیشەک دەتەقێتەوە و دەستیش دەبەشێنێت. هەروەها ئاڤانجاف مامۆستای زانکۆ و چالاکوانی بواری ژنان بە ماڵپەڕی ئاوێنەی وتووە کە هۆکارەکانی توندوتیژی دەگەڕێتەوە بۆ بابەتی کللتوری و دابەشکردنی هێز کە زیاتر لە لای پیاوەوە بەسەر ژندا زاڵە. هەروەها ژینگەی خێزانی زۆر کاریگەرە کە تا چەندە ئەو ژینگەیە یەکسان بێت یایدا. وتیشی کە بەشێکی تری هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی حکوومەت و لایانی پەیوەندیدار بۆ بابەتی توندوتیژی. زیادبوونی توندوتیژی خێزانی ژوا دەکات کە کۆمەلگا بە کۆمەڵگەیەکی توندوتیژ بناسرێت و ئەمەش کار دەکاتە سەر دەرونی تاک بە تاک. کاریگەریە نەرێنیەکانی توندوتیژی خێزانی لەم بابەتەوە بەڕێز یوسف عومەر ئاماژە بەوە کات کە ڕێنماکارێکی دەرونیە، دەڵێت ڕێژەی توندوتیژی خێزانی لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر جیاوازە، تەنانەت لە ساڵێک و بۆ ساڵێکی تر ڕێژەکە گۆڕانکاری بەسەردادێت. ئەویش وا بە ماڵپەڕی ئاوێناڵێت کە بەرەنگاربوونەوەی توندوتیژی پێویستی با هەوڵی هەمەلایەنەی وەک پەروەردە، هۆشیاری، یاسای کاریگەر، چاوەدێری دەرونی و کۆمەڵایەتی و گەشەپێدانی کولتوری لێبوردەوی و گفتوگۆ هەیە. هەروەها ئاماژە بۆ کاریگەریە نەرێنی و خراپەکانی توندوتیژی دەکات لەسەر کۆمەلگا و دەڵێت توندوتیژی خێزانی چەندین کاریگەری نەخوازراوی هەیە، وەکو کاریگەری دەرونی. کاریگەری دەرونی وەکو ترس، دڵەڕاوکێ، خەمۆکی و شڵەژانی دەرونی بڵاو دەکاتەوە لە ناو تاکەکاندا، بە تایبەتی ئەوانەی ڕاستەوخۆ بوونەتە قوربانی.
و هەروەها تێکچوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. متمانە لە نێوان تاکەکان لاواز دەبێت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تێک دەچن. یەکێکی تر لەو کاریگەریە خراپانە کاریگەری ئابووریە. تێچووی چارەسەری پزیشکی، کەمبوونەوەی بەرهەمهێنان و لە دەستانی دەرفەتەکانی کار و خوێندن لەو زمرەیەن و هەروەها بەردەوامبوونی بازنەی تونند و تیژی کە منداڵانی گەورەبوو لە ژینگەی تونند و تیژدا زیاتر ئەگەری هەیە لە داهاتوودا پەنا بۆ تونند و تیژی ببەن و دووبارە بەرهەمی پێێنەوە. یەکێکی تر لەو کاریگەریە نەرێنیانە لاوازبوونی دامەزراوەکان. تونند و تیژی دەبێتە هۆی لاوازبوونی دامەزراوە یاسا و سیستمی دادوەری لە کۆمەڵگادا. کۆچی ناچاری یەکێتریانە، هەڵاتنی خەڵکی ناوچە ناسەقامگیرەکان و دروستبوونی کێشەی پەنابەران لە کاتی دروستبوونی تونند و تیژیدا. دواکەوتنی گەشە سەندنی لەیەکەوێتەوە. وڵاتان و کۆمەڵگایانی تونند و تیژ بە شێوەیەکی گشتی لە بوارەکانی پەروەردە، تەندروستی و ژێرخانی ئابووریدا دواکەوتوو دەبن. و کاریگەریشی لەسەر منداڵان ئەوەیە کە دواکەون لە خوێندن، کێشەی دەرونی و هەڵس و کەوتی تونند و تیژانە تیایان دروست دەبێت. و وا دەبێت کە لە کاتی نەخوازراودا پەنا بۆ تونند و تیژی بەر. نەقیب کارزان وتەبێژی پۆلیسی هەولێر سەبارەت بە کەیسەکانی تونند و تیژی خێزانی ئاماژە بۆ دەکات بەهۆی ئەوەی کەیسەکانی پەیوەندیدار بە ژیانی ئافرەتانەوە و ژنان هەستیارن، ڕێکارەکان زوو ڕێڕێوی خۆیان وەردەگرن و لە ڕێگای پۆلیس و یاساوە یەکلا دەکرێنەوە. ئەو دەڵێت دوای تۆمارکردنی سکاڵاوە وەرگرتنی بڕیاری دادوەر و دەستگیرکردنی تۆمەتبار لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەمان بە ماوەیەکی کەم و نهێنی وە خێرا ئەم کارە ئەنجام دەدرێت لەبەر هەستیاری کەیسەکان کە خێزانین. ژنی ژان، من شاعری نەخشەیەکم بە کام زەڕەبینی وردی مێژوو هەیە، تەماشایکەم شوێنێکی ساغ بەجەستەیەوە نابینم. من شاعری نەخشەیەکم بە کام زەڕەبینی وردی مێژوو هەیە، تەماشایکەم شوێنێکی ساغ بەجەستەیەوە نابینم. ئەو بەیانیەی شەبەقێ ئەکەنە سەری باکووری، هەر هەمان ڕۆژ بۆ ئێوارێ لە ڕۆژهەڵاتە دەستێکی ئەبێ بە کەناری ژان و بۆ سبەینێش دەستەکەی تری ڕۆژئاوای بە قیژەی سوور. هێشتا ئەوان خوێنەکەنە ناو ئەستێرکی کەمەرەوە، لە خوارەوەیش قاچەکانی بەر بروسکەی شمشێری مەرجێکی تازەی تر ئەکەون. ئاخر بۆیە کە شەعرەکانم ئەبینی تایانایە ئەشەلێت و تایانایە قۆڵ لە ملاو. شەعرم هەیە دارشەقێ لە بن هەنگڵاو، شەعرم هەیە هەتا ناوقەت وشک و ڕستەم هەیە دەربەدەر و وشەم هەیە هەر تەواو لاو. من شاعری وڵاتێکم لە یەک وەختە بە دەستی ڕاست ئەنووسم و بە دەستی چەپ ئەنووسم و بە پەنجەی پێ و پەنجەی کۆس و بە پەڕی مەلەک تاوسی بریندار و بە بزماری سەر خاجەکەم ئەنووسم و بە نوکی هاواری کەرکووک، بە دووخەری تورکومانی و بە خۆڵەمێشی ئاشووری و بە ڕیزە تابوتی ئەنفال، بە بەردی شوورەی ئامەد و بە پرچەکانی هەڵەبجە ئەنووسم و ئەنووسنم و بەڵام هێشتاش ئای خودایە فریا ناکەوم بنووسم و هەرچەندە خۆشم هەڵە بڕم، بەڵام شەعرم هەرگیز ناگاتە قولەپێی کوردستانی خەم و ئازاد. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بەو هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێگای
سەرنجیەوەی عزیز بوو بێت تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پەڕلا کامەرانیتان دەسپێرم.